پێمان گەشتۆ کە چەندیشە چەم سەرپرشتێکی پەروەردەیی تەلەفۆنیان بۆ مامۆستایان کردو جۆرە جۆرەکان هەڕەشەی تیا بۆ لە قسەکانیانە کە گەر نەچون ئیجراتان لەگەڵاکەینەوەتان گوازینەوە یاخود بۆتانەکەین بە مۆڵەتی بێموچە ئەم جۆرە شتانە جا ئێمە پرسیامان کرد لە ڕووی قانون لە ڕووی هیچ شتێکەوە مشتە ڕێپێدراو نییە بۆ ئێمەش هاتینە بەردەمی شاوە پێماوەدن تکایە ئەو پەیوەندی پەروەردەیە کە لە بینی مامۆستا و سەرپەرشتیارانە هەیە با تێک نەچێت چونکە هەر دوێنێ لە پێکەوە بووین لەسەر شەقامە خێر ئێستا چی لە وەزعەکە گۆڕاوە ئێوە هاتوونەوە لێرە و ئیسابوونەوە جۆرە لە جۆرەکان سەبەبکار بۆی کە بایکۆت بشکێنرێت و کۆتایی بایکۆت بێ چونکە ئێمە پێش لەوەی بایکۆت دەست پێکەی زۆر سەرپەرشتیارەکان فشارن لە ئێمەکەیان کاکە تکایە پێشڕەوی خۆپیشاندانی بکەین با پێکەوە داوای مافەکانمان بکەین وەڵاوی ڕاستی بە هیچ فشارێک نییە لەسەر ئەو مامۆستانەکە لەسەر هەڵوێستی خۆیان سوورن ئەو هەڵوێستی خۆیانە و هیچ بڕیارێک نییە هیچ شتێک نییە لەسەر سزادانیان لەسەر غایباتیان لەسەر هیچ شتێک ئیتر بەڵام ئەوەیە ئێمە لە هەوڵێکە لەکردنەوەی خوێندنگاکان کراونەتەوە تاڵان زۆرینەی مامۆستایان پەیوەندیان کردوتەوە بە کارەکان ینی سەبڕێکی کەم ماوەتەوە خۆشەتیش نییە ئەو مامۆستایانەی کە پەیوەندیان کردوتەوە بە کارەکانیان دەستبەرداری مافەکانیان بوو بن دڵنیا بن هەتاکم ئەم دقەیە هەتاکم ئێستا و هەتاکو پێشمان بکرێت وەکو ئیشراف کاکەگیان ئەرکی ئێمە ئەرکێکی ڕاوێژکاری و هاوکاریە لەگەڵ مامۆستایانە هیچ وەختی ئەرکی ئێمە نووسی نییە لەسەر مامۆستا ئەرکی ئێمە غیابدانی مامۆستا نییە بەڵام ئێمە ئەڵقەی پەیوەندی بینی خوێندنگا و تەربیەین باش نییە ئەویش بۆی کەەوە هەموو مامۆستایە بۆی ناکرێت بڕاتە تەربیە و کێشەکانی ئیشەکان دیاری کرا بەو شێوەیە لەبەرەوە هەڵوێستی ئێمەش سەرجە مامۆستایانی هاوڕێشم و سەرپەرشتیارانیش و هەمووشمان لەگەڵ داواکاریەکە حەقەکانی بایکۆتکردن و داواکردنی حەق و قوتی خۆمانی